ئێمە وەکو کۆمونیستەکان و حیزبی کۆمونیست هەموو هەوڵ و تەقەلامانەوەیە کە ئەمانە لێک نزیکەینەوە و یەکگرتویان بکەین لە دەوری پلاتفۆرم و ئاسۆیەکی خەباتکارانە کە مل بدا بۆ ئەوەی کە نەک هەر خەبات و جەماوەری بەر ئاراسەکە بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە بەڵکو لە خواریشەوە زەمینەکانی ئەوە ساسکە کە دەسەڵات بەدەستەوە بگرێ موری کۆمەلگا بگرێتە دەست هەر لە ئێستاوە لە هەر شوێنێ بۆ نمونە ئێستا مەگە بچینەوە ئەو دەورەی کە خەڵکی سەیسایق دەسەڵاتی پاکردەوە و ڕایماڵی ئەگە بچینەوە ئەو دەورەیە بێ شوراکان پێک بێنین ئەبێ ئیتر ئەو خەڵکەی کە ڕاپەڕیوە و شارەی پاکردوێتەوە هەر خۆشیان قامی شارەکە دانن فەرەزەن هەر خۆشیان مدیری ئاو کارەبادانن خۆشیان ڕێگاوبان و هاتوچۆ بەدەستەوە بگرن خۆشیان ئەمنیەتی بپارێزن ئەوە ڕێگاکەیەتی نەک ئەوەی کە تۆ پاچی کەیتەوە بەڵام دوایش بڕۆی دانیشی بڵی فەرم و کاک هێزەکانی تیرۆروەرنەوە ئێمە تەنها کێشەمان لەسەر لابردنی قامەکە بوو ئەمە ناتوانێت ژیانی خەڵک چاپکە ئەوە ئەتوانێت کە تۆ هەنگاوێکت نا بتوانیت چۆن خۆت بە خەباتی بەشەکانی ترەوە هەڵە پێچی